هەموو وەختێکە توانێت ئامادە بێ ئەکاتەوەی کە چۆن توانین ئێمە بەرنامە ڕێزیەک سیاسەتێک و نەخشە عەمەلێک و دروشم و گوتاری خۆمان بین لەم بارەیەوە وەکاری بۆ بکەوێتە ئامادەی هێزی دژی دەسەڵات هەیە ئێمە لە سەریکە لە ئەوەتی دەسەڵاتێکی دیپاتەیە بەجیا لەوەی دەورانێک وەکو هێزێکی ناسیۆنالیستی کوردایەتی باڵە دەستیان بەسەر کوردستانە پیا کرد و سەرنجی خەڵان ڕاکێشەوە بەڵام هەردوای ئەوەی کە بۆ شەڕی ناوخۆ جەوەکە گۆڕا حتا کە شەڕی ناوخۆش نەما ریزی ناڕەزایەتی هەمیشە بەفراوان بوو مەسەن 2011 لە مامۆسایان کارمەندان هەمیشە ناڕەزایەتیان بووە بەڕێی من ئامادەکی بماناوێت کە خەڵک بەم دوو دەسەڵاتە رازی نییە بەڵام میکانیزمی ئەوەی کە چۆن ئەمە پێشخین چۆن بینە پێشەوە ئەکەوێتە سەر ئەو ئازادی خوازانە و ئەو هێزە سیاسیانی کە ئۆپۆزیسیۆنن و ئەیانوێ کۆتایی ئەم دەسەڵاتە بێ کارمان ئەبێ جۆرەتی هاوبەشیمان کارکردمان نەخشە عەمەلمان پەرە پێ بدەین ئەنی هەمیشە بە ئامادەی بچینە بەروی کە تۆ حکومەت ئەبێ کۆتایی پێبینی ئەبێ ئالتەرناتیڤ هەبێ کە خەڵک دەرگیری دۆخێکی لەم چەشنەی کە 30 ساڵ زیاتر ناوڵێنێ کۆتایی پێ